ئێستا لە قەزای پێنجوێن کە هەمیشە شارێک بووە کە توانراوە تایە چەندین بواری ئەدەبیات و چەندین کاری هونەری و چەندین کاری هاوبەشی تایە ئەنجام بدرێت. لەم نێوەندەشدا بۆ نمونە خولێکی خۆشنووسی کراوەتەوە لە ژێر ناونیشانی پێنجوێن شاری فێربوونە بە هاوبەشی لەگەڵ کتێبخانەی گشتی پێنجوێنە بەڕێوە ئەچێت و ئێمە بزانین ئەم خولە چەند بەردەوامە بێت و چێتیە بەشداری ئەکات بۆی کە بتوانین ئێمە زانیاریمان دەست بکەوێت دەچینە لای پەیامبێرمان. کاک سەلاح لەوێ ئامادەیە سڵاو لێبێت ئەگەر زانیاریمان بیتێ لەسەر خولەکە و ئەو کەسانەشی کە ئامادەکاریان بۆ کردووە چێن. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش سەرکۆڵ سڵاو لێوەش سڵاو لە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێش دیارە ئێمە ئێستا لە شارەکەی مفتی پێنجوێنین لە شاری پێنجوێنی هەمیشە جوان و سەرسەوز و لەو شارەی کەلانکەیە دیبان و ڕۆشنبیران و شارێکە هەمیشە لە ناو بزاوتی ڕۆشنبیری کوردیدا وجودی هەبووە. پێنجوێن بەپی زەمەنە جیاوازەکان هەمیشە کۆمەڵێ گروپی خۆبەخش، کۆمەڵێک گروپی گەنج یا کۆمەڵێ گروپی خزمەتکار باچین و توێژەکانی کۆمەڵی تیا دروست بووە لە ڕێکخراوی ژینگە پارێزی بێت یا ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان و ژنان بێت یا ڕێکخراوی تایبەت بێ بە ڕۆشنبیری گەنجان. لە ئێستادا پرۆژەیەک لە ماوەی زیاتر لە ساڵێک و نیوە لە قەزای پێنجوێندا دەستی بە کار کردووە کە پرۆژەی پێنجوێن شاری فێربوونە کام پرۆژەیە پرۆژەیەکی ڕۆشنبیری گشتی کۆمەڵایەتی زانستی ئەدەبی معریفیە کە لە ناو قەزای پێنجوێنە کار دەکات بۆ گەیاندنی بۆ پێگەیاندنی تاکی بەهرەمەند و گەنجی سوودمەند و گەنجێک کە هۆشیار بێت لە تەواوی ئەرک و مافەکانی لە بەرامبەر کۆمەڵگەدا و هەم گەنجێک بۆ بەرهێن بێنن لە ناو قەزای پێنجوێنە لە ڕێگەیان پرۆژەوە کە سوودی بۆ خۆی بۆ کۆمەلگا بێ. ئەم پرۆژەیە کاریگەری زۆر باشی داناوە یەکێک لە بەردەوام خولی جۆرا و جۆریان هەیە ئەوەی کە ئێستا لە پشتی منەوە هەیە و ئێستادا خولی خۆشنووسیە کە لە ناو هۆڵی کتێبخانەی گشتی پێنجوێندا دەستی بە پرۆژەکە کراوە، دەست بە خولەکە کراوە. یەکێکە لە لەو خولانەی کە لە ناو چەندین خولی دیکەدا لە سنووری قەزای پێنجوێن لە چوارچێوەی پرۆژەی پێنجوێن شاری ڕۆشنبیریە بەردەوام بێت. بۆ قسەکردن لەسەر پرۆژەکانی پێنجوێن شاری فێربوون یا پرۆژەی پێنجوێن شاری پێنجوێن شاری فێربوون خۆی لە چیدا دەبینێتەوە ڕاستەخۆچینە لای ماوەسایە من منوچەر ماوەساگەر پێمان بڵێ جەنابتان ئامانجتان لە چوارچێوەی ڕێخستنی کردنەوەی ئەم خولانە چییە و ئەم خولە تەنها خولێکی خۆشنووسیە چەند کەستەیە بەشدارە بێت و ماوەی چەندێک دەخایەنێت و تەنها خولی خۆشنووسی یا لەگەڵیشدا خولی هۆشیاری گشتی و هۆشیاری تاکیش دەوترێتەوە. سەردا بەخێر تەشریف بێنن ئەرکتان کێشا. لە ڕاستیە ئاگادارن کە ئامانجی پێنجوێن شاری فێربوون بەرهەمێنانی تاکێکە کە خوێنەوار بێ بە مانایەکی سەردەمیانە، ینی لە هەموو بوارێکە ئەرک و مافی خۆی بزانێ. بۆیە تەماشاکەی وەکو فەرمووت ساڵێک و چەندێکە خەریکان لە هەموو سێکتەرێکە ئیشی کردووە پرۆژەکە، ینی لە سێکتەرە تەندروستیەکانە دەوراتی فریاگوزاری، دەوراتی هوشیاری عام لەبارەی تەندروستیەوە تا ئاگا بە دەورات لەگەڵ کاسبکارانە و ئەوەی کە جەنابتان ئاگادارن لە زۆر بوارە لە سێکتەرەکانە ئیشی کردووە. لایەنە هونەریەکانیشی هێمان نەکردووە پرۆژەکە وەکو بابەتی معریفی وەکو بابەتی خوێندنەوەی کتێب و لە هەموو بوارەکانە ئەلحەمدولیلا ئیشی کردووە. بەندە وەک سەرپەرشتیاری بەشی هونەری ئیشمان کردووە لە دەوراتەکانە. کۆی دەوراتەکان بە دوو ئاڕاستە ئەڕوا دەوراتێکیان سەرەکین کە ماوەی درێژخایەنن ئەمانەتیانە یا مانگتیانە دوو مانگە و لە ئەستای ئەم دەوراتە سەرەکیانە دەوراتی لاوەکیان تێ ئەکرێت. ینی مەسەلەن وەختێ دەورات ئەکرێتەوە خولی درومانی بۆ ئافرەتان لە ئەسنای درومانیەکە سیمیناری سەریع و دەوراتی سەریع مەسەلەن لەبارەی وشیاری دەربارەی شێرپەنجەی تایبەت بە خانمان یان مەسەلەن وەختێ دەوراتێک کراوەوە بۆ مناڵان دەورێکی درێژخایانمان هەبوو بۆ مناڵان مانگ زیاتری خایەن لە ئەسنای دەوراتەکە هوشیاری تەندروستی وشیاری لەبارەی هاتوچۆ بە مناڵەکان ئەدرا. واتە بۆ نمونە خولەکانتان بۆ نمونە مە خولی فێربوونی خۆشنووسی یا جواننووسیە جواننووسیە کە فێری گەنجان فێری جواننووسی دەکەن
تەنها هەر خولی جواننووسی نیە وەکوتم ئەی خولی جواننووسێک ئەگەر ترکیز لە سەرتا بخینە سەرم بابەتە چەند گەنجتیا بەشدارە ئەو ماوەکەی چەندێکە تا ئێستا ئەوەی کە نووسرا و قەرارە ئیشەڵامی ئامادە بێت چکە ئەمڕۆیەکەم ڕۆژێتی لە حەفتاکە زیاتر بەرەوژول لە خانمان و لە بیامانیش ناونووس بوون. ویستم ئەوە عرزکەم بۆن ئەم خولی جواننووسیە حالێن دەورەیەک بەڕێوەیە لە ئەسنای ئەم دەورەیە بۆ ئەمانیش و هاوکات لەگەڵ جواننووسەکە دەورەی مەقامات و دەپیش بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ و خولێکی لایف سکیل لە ئەسنای دەورەکانە هەیە و زائیدەن سیمیناری کام بۆ ئامادەکراوە لە ئەسنای ئەم خولا دەربارەی تاکی بەرهەمدار چۆن دروست بکرێ چۆن تاکێکی بەرهەمدار و شار دروست بکرێ بۆیە وەکو عەرزم کردی لە ئەسنای جواننووسەکە بەس جواننووسی نییە ئیسپادەیان لێکرێت لە کاتەکەیان وە سیمیناری تریش ماڵسای من بێگومان ئەرکەکەرکێکی قورسە بەڵام ئەم ئەرکەیە لەلایەن کەسانی پسپۆڕە خولەکان دەوترێتەوە و خولەکان کێ پێڵ دەچێت بۆ نمونە بۆردەکەیەوە کە ئەرکی سەرپرشتیکردنی پرۆژەکەتان گرتوۆتە ئەست ستۆ چەند نەفەرن و چۆن پێڕادەکەن بۆ نمونە هەفتە گەنج لە خۆشنووسیە چەنی گەنجی دیکەمان هەیە وازان نزیکەی سەد گەنجی دیکەشمانەیە لە بواری فێربوونی قاع و ئامێرەکانی موزیک بەشداریان کردووە واتە ئەمساڵ بەرهەمێکی باشتان هەیەوە گەنجێکی زۆر باشتان لە دەوری خۆتان کۆکرێتەوە سپاس بۆخوا پرۆژەکە ئەوەی کە ئەساسی پرۆژەکەیە پلانە استراتیژیەکەیەتی یعنی پرۆژەکە لە ئەساسەوە بە پلانێکی زۆر تۆکمەدانراوە بۆیە بۆ هەر بابەتێک هەر ستافێک ئەمەە استراتیژیانە دانراوە کە بتوانانی سەیتەرەکەی بەسەر بابەتەکە مثلەن بۆ بەشی تەندروستی یەک ستاپی کامل لە پسپۆر لە خۆبەخشن هەمویان تۆکمە کراوە ئەلحەمدولیلا تا بێت فراوانتری ژەبێت چکە خۆبەخشی تر پەیوەندیمان پێوەکەنویانە ناو پرۆژەکەەوە هوەری هەر ئاوا مەسەلەن بەشی وەردشی هەر ئاوا لەخوا بە زیابێ وەختێ خولێک ئەکرێتەوە پلانەکە ئەمەە تۆکمەیە کە بتانی باڵ باوێت و سەیتەرەکەی بەسەر بابەتەکە چەندێ فێرخوازی زۆر بن لەگەڵەوە باسی خۆبەخشیت کرد ڕۆحی خۆبەخشی لە ناو گەنجانە چۆنەچێنن سپاس بەخوا خۆتان ئەزانن کە ڕەتفعل و کاردانەوەی جارێ تاکی پێنجوێنی زۆر سەریع بەدەم مەوزوعەکەوەیە و ئەگەر سێ وەکو ئاماژەشم پێکرد خۆبەخشی ستاپەکەش زۆر جوان دیارە هەمووی بە ڕۆحێتێکی زۆر ڕۆحێتێکی هەم ئاینیانە هەر هەمووی مەسەلەن بێ لە ئەجرێکە کاتەوە زائیدەن کۆمەڵایەتیانە هەمووی خۆی بەبەر پرسەزانێ یعنی وەکو عیلەیەک وەکو جنابی دکتۆر محەممەدی خانی و جارێ فەرمێ دوو مناڵم هەیە پرۆژی پێنجێن بۆ بەستێمیان ئەوەی کە باسی ناویشتێنا دکتۆر محەممەد خانیش لەگەڵ کاکزار عەبدوڕەحمان کامانە ڕۆڵ و زۆر کاریگەریان هەبوو لە بنیاد نادی پرۆژەکە هۆشیاری ژینگەیتان زۆر بەلاوە گرنگەوە زۆر گرنگی پێدەدەن پەلی شەهاون بۆ دەرەوەی پێنجێن ئەو پرۆژەیە هاوشانی تەواوی پرۆژەکان هۆشیارکردنەوەی تاک لە مەترسیەکانی پیسبوونی ژینگە هەر بەردەوامی هەیە یا لە قۆناغەکە وەستاون یا نەخێر ئێوە ناوەستن پەلهاون هەر لە ناو پێنجێ نامێنێتەوە بۆ نمونە مەترسیەکانی پیسبوونی ژینگە وامەش لە ناو چوارچەوەی پرۆژەی پێنجێن شاری فێربوونا زۆر ڕەنگیدایە هەروەکو چۆن مەسەلەن هەر وڵاتێک دامەزرێت دەوڵەتێک دامەزرێت پێویستی بە پایتەختێ هەیە لێ ئەو شتەکان دەست پێکاوەکو پرۆژەکە کە ناوی پێنجێن شاری فێربوونا ئەڵبەت دەبێت لە پێنجێنەوە دەست پێ بکە ئەبێ ڕنگ باتەوە لە ناو پێنجێنە هەم لە ڕووی شێواز و ڕووکاری پێنجێن وەکو ژینگەی وەکو مەسەلەن تابلۆکان وەزایدەن لە معنەویات و ئەخلاق و هەڵسوکەوتی تاکی پێنجێنی شابێ ڕنگ باتەوە بووە جەختی سەرەکی یەکەم جار لەسەر پێنجێنە ئەنجا شێوازی سێکتەرەکان لە زەرورەکانەوە بۆ تەرفیهیەکان و بۆ شتەلاوەکیەکان دەست پێکا مەسەلەن بابەتی خۆشنووسی بەڵێ زەرورە و بابەتێکی معنەویە بەڵام لە چاو بابەتی تەندروستی و ژینگەیە شتێکی تۆزە تەرفیهی ترە بۆیە بابەتی ژینگە زۆر ئەساسی ترە لە هەمویانە چونکە ژینگەیە پەلەهاوێ بۆ هەموو بابەتەکانی تر لێەوە دەست پێکا بابەتەکان سەرکەوتوبوون بە هیوای کاری باشتر و جوانتر بۆ خزمەتکردنی هەم نیشتیمان هەم گەنجانی وڵات دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بەڵێ سەرکۆ ئەوەی کە گوێبیسی بوون قسەکردم و لەسەر کۆی گشتی پرۆژەکانی پرۆژەی پێنجێن شاری فێربوون کەوت وەکو لە سەرەتای قسەکانی شاماژەمان پێکرد پێنجێن بەردەوام ئەو گروپە خۆبەخشانەی کەتیا دروست دەبن هیوایەک و ڕۆحێک دەدەنەوە بە
مرۆڤ کە هەمیشە گیانی خۆبەخشیدا بەڵێ. باڵا بکات و لێرە فێرە بیت کە چەندێک پێویستە خەمی ژینگە خەمی بۆ شارکردنەوەی تاک بخۆی چەندێک خەمی دەوروبەرمان بخۆی ئەم پرۆژێش زۆر بەلایەوە گرنگە تاکێکی تەمەڵ بەرهەم نێنرێت لە کۆمەلگا بەڵکو تاکێکی هۆشمەند و خاوە نەرکوماف و تاکێکی ڕۆشن فکر بەرهەم بێنن و لە بەرامبەر ژینگە لە بەرامبەر ئەرکی نیشتیمانی و ئاینی لە بەرامبەر ئەرکی کۆمەڵایەتیدا خۆی بە بەرپرسانێ بۆیە پرۆژەکە بەردەوامی هەیە و درێژەی پێدەدرێت بۆ پرۆژەکە بنیادێکی زۆر گرنگ گەنێت بۆ ئەوەی کە تەنها لە ناو قەزای پێنجوێنی نیشانەمێنێتەوە پەل بەهاوێت بۆ دەرەوەی پێنجوێنی وەکو خۆیان ئاماژیان پێکرد ئامانجیانە سەرەتا ڕنگدانەوەیکی تۆکمەی ئەم پرۆژەیە لە ناو پێنجوێنە ببینەوە دواتریش پەلباون بۆ دەرەوە بەڵێ مەزانیارەکان بوو تایبەت بە پرۆژەکانی پرۆژەی پێنجوێن شاری فێربوون لە قەزای پێنجوێنەوە